چیرۆکەکانی مەسنەوی نووسین و ئامادەکردنی محەممەد قاسمزادە وەرگێڕانی بەرزان محەممەد. ئەم بەرهەمە لەلایەن ناوەندی چاپەمەنی ڕۆژهەڵاتەوە چاپ کراوە. خوێندنەوە و بەدەنگیکردن دەستگای میدیایی هاوڵاتی. دەفتەری دووەم. سۆفی و کەرەکەی. ڕۆژێ سۆفیەک ڕێککەوتە خانەقایەک و کەرەکەی لە تەویلەدا بەستەوە و بە دەستی خۆی ئاو عەلەفی پێدا. سۆفی بە باشی ئاگای لە گوێ درێژەکەی بوو، نەی دەزانی کاتێ بەڵا بێت پارێز هیچ سوودێکی نییە. سۆفیەکانی ئەو خانەقایەی لایدا بۆ ناوی هەژار و برسی بوون و هیچ پارەیەکیان بۆ خەرجی سەماع پێ نەبوو. غەفڵەتی ئەویان بە هەلزانی و بە دزیەوە کەرەکەیان بۆ خەرجی ئەو شەوە فرۆشت و بە پارەکەی خواردنێکی بەتامیان کڕی و جەژنێکی تێر و تەسەلیان وەڕێخست. کاتێ خواردنەکە ئامادە بوو، هەراوزەنایەکی شادومانی لە مەزلیسی خانەقاکە بەرز بووە کە ئەم شەو کەرەستەی میوانی و جەژن ئامادەیە. سۆفیەکان ڕێز و حرمەتی زۆری کابرایان گرت و ئەویش کاتی ئەو ڕەفتارەی لە پیاوانی خانەقادی بە خۆی وت ئەگەر ئەم شەو لەم خانەقایەدا خواردنێکی ئاوەها خۆش نەخوات ئیتر لەکوێ و کەیشتی وای بەنەسیب دەبێتەوە. پاشان خواردنیان هێنا و کابرای سۆفی لەگەڵەواندا هەتا ئیشتیای هەبوو خواردی و کە لێبوونەوە دەستیان کرد بە بەزم و سەماع. سەماعی سۆفیانە خانەقاکەی پڕ کرد لە دووکەڵ و غوبار، دووکەڵێ کە لە لێنانی چێشتەوە و غوبارێکە لە پێکوتانیان بە ئەرزدا بەرز ببووە. ئەوان بە گەرمی دەڕەقسین، موتریبیش کە هاتبووە حاڵ واگای لە ڕووداوەکە بوو، گۆرانیەکی دڵنشینی دەسڕی و دەیوت کە ڕۆیشت و کە ڕۆیشت و کە ڕۆیشت. موتری پێندە بە شەوق و گوڕەوە دەیچڕی، ئەوانی شانیان پێدا کرد و هەمان بەیتیان دەوتەوە. ئەو بەزم و سەماعە تا دەمە و بەیانی درێژەی کێشا و هەمووان هێز و پێزیان لێبڕا. سۆفی بەلەنگازیش کە ئاگای لە مەحموودی بێزەواڵ مەبوو، بە درێژایی شەو لەگەڵ ئەو پێڕەدا هەڵپەڕی و ئەو بالۆرەیەی دەوتەوە کە ڕۆیشت و کە ڕۆیشت و کە ڕۆیشت. کە ڕۆژ بووەوە و کە فوکڵی جەماعەت دامرکایەوە یەک بە یەک خواحافیزیان کرد و ڕۆیشت. سۆفی خۆی لە تۆز و خۆڵتەکاند و کۆڵ و بارەکەی هەڵگرت تا بینێتە سەرپشتی کەرەکەی و بچێ بەڕێی خۆیەوە. پەلەی بوو زووتر بگات بە هاوڵەکانی، چوو بۆ تەویلە و کەرەکەی نەبینی. بەخۆی وت لەوانەیە خادمی خانەقاکە بردبێتی ئاوی بدات، چونکە دوێ شەو تێراو نەبوو. خادمەکە هاتەوە بەڵام کەردیار نەبوو. سۆفی پرسی کەرەکەی من کوا؟ خادم وەڵامی داوە من نازانم. لەبەرەوەی خادمەکە هەر حاشای لێ دەکرد، دەستە و یەخەی یەکتر بوونەوە. سۆفی وتی من کەرەکەمم سپارت بوو بە تۆ چاودێری کەرەکەم بووی، بیان و مەهێنەوە و خێرا پێم بڵێ کەرەکەم لەکوێیە؟ من ئەو کەرەم لە تۆ دەوێ، ئەگەر هەم دیسان ئاشای لێ بکەی ناچارم ڕات بکێشمە بەردەم قازی. خادمەکە وتی سۆفیەکانی خانەقا کەرەکەتیان فرۆشت و پارەکەیان کردە خەرجی جەژنەکەی دوێ شەو. تۆ گۆشتی ناسک دەدەی بەدەم گورگی برسیەوە، واگەوەیە پشیلەیەکی بریندارت قسبێتە بەردەم گەلە سەگێک. سۆفی وتی گریمان بە زۆر لێیان سند بیت، ئەی نەدەبوایە تۆ هەواڵت پێ بدامایە کە خەریکن کەرەکەت دەبەن و دەیفرۆشن؟ ئەگەر قسەت بکردایە دەمتوانی کەرەکەم لە کڕیارەکەی وەربگرتایەوە یان پارەکەیم لەو جەماعەتە بسەندایەوە. وەلێ ئێستا کە هەر یەکە و بەلایەکدا بڵاوان لێ کردووە من چی بکەم؟ ئەمە سیستەمێکی گەورە بوو تۆ لە منت کرد. خادمەکە وتی چەند جارێک هاتم هەواڵت دەمێ، بەڵام تۆ لە ئەوان دڵخۆشتر بوویت و پتر هات بوویتە جۆش و خرۆش. تۆش لەگەڵەواندا دەدوتەوە کە ڕۆیشت و کە ڕۆیشت و کە ڕۆیشت. بەخۆمم وت ڕەنگە خۆشی ئاگای لێبێت و هیچ لاریەکی نەبێت. سۆفی وتی هەمووان لە خۆشی داوایان دەوت و منیش کەیف گرت بوومی و لاساییم دەکردنەوە. لاساییکردنەوە قوڕی کرد بەسەرمدا، ئەی سەد لەعنەت لە لاساییکردنەوە کە گرفتاری ئەم زیان و بەڵایی کردم. لێکدانەوەی چیرۆکەکە. ئەم چیرۆکە
تیشک دەخاتە سەر و حەقیقەتەی کە هەرچیەک بەسەر بنیادەمدا دێت بەهۆی لاساییکردنەوەیە. سۆفی بۆیە تووشی زەرەر و زیان دەبێت چونکە لاساییکردنەوەی کارێک دەکات لە نهێنیەکەی بێئاگایە. لە سەماعی ئەهلی خانەقاکەدا ئەوەی مای دڵخۆشی سۆفیەکانە فرۆشتنی کەری سۆفیە میوانەکەیە و ئەویش بێئاگا لە مەسەلەکە لاساییان دەکاتەوە و سرودەکان دووبارە دەکاتەوە. ئەم لاساییکردنەوەش سەرنجام ڕێ بۆ تەماع و شەهوەت واڵا دەکات کە ئەمەش شایستەی سەرزەنشت و گاڵتە پێکردنە.